بینەرانی بەڕێزی دەنگ ئەمریکا سڵاوتان لێبێتۆم کاتتان باش. من دڵشادنوەرم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناوەندی دەنگدانی حەمرینەوە لە قەزای کەلارەوە لەگەڵتانم. دیارە لە کاتژمێر حوتی سەر لە بەیانی ئەمڕۆوە ناوەندەکانی دەنگدان بەڕووی دەنگدەرانە کراوەتەوە کە ژماری ناوەندەکان 49 ناوەندی دەنگدانەوە لەم 49 ناوەندە نزیکەی 101,000 کەس مافی دەنگدانیان هەیە. بەپێی وتەی بەرپرسانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقیش کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەکەن تاکو ئێستا ڕێژەی بەشداریکردن کە کاتژمێر 11.5 پێشنیوەڕۆیە نزیکەی 25% من بۆی بۆ قسەکردن لەسەر چۆنێتی بەشداریکردنی هاوڵاتیان لە هەڵبژاردن و چۆنێتی باڵین ئەوەی کە ئایا پێشەرکایی ڕوویداوە یاخودنا دەمەوێت لەگەڵ کاگعەلیا قسە بکەم کە نوێنەری کۆمەڵی ئیسلامیە لە بنکەی حەمرین. کاگعەلیام کات باش. هەموو کاتێکەوە باشتر بەخێر بێت. هەڵبژاردن چۆن بەڕێوە چۆن ئایا پێشەرکاری ڕوویداوە تاکو ئێستا هیچ سکاڵەیەکەیە؟ ئەوەی ڕاستی بێت تا ئێستا ئێمەش سکاڵەیەکمانیە لە ناو بنکە نازان بۆ دەرەوەی بنکە تەمەناشەکەین هەڵبژاردنێکی نەزیه و پاک بەڕێوە بچێت. لەنێوەی کە ئێوە چاودێری دۆخەکەن ڕێژەی بەشداریکردن چۆنە؟ ئایا لە ئاسی پێویستە؟ بەو حاڵەتەیە بینین لە ئاسی پێویستان نیە لە 125 کەمە بۆ ئێستا. هیچ لایەنەکان خڕوقات پێشەرکاری لە دەرەوە هیچ وەکو چاودێرانی لایەنە سیاسەکان پێتان گەیشتووە؟ ئێمە لە دەرەوە بەڵام لە هەر شوێنێ دەسەڵاتە بێت تا ڕادەیەک خڕوقاتێکی کەمەیە لە نزیک بنکە چادر هەڵدان و ئەو شتانە پێم وایە ئەمە خڕوقاتە وەکو کۆمیسیۆن نابێت ئەو شتانە بێت. بەڵام لە ناوە شتێکی وانە بەڵام ئەوەی حاڵەتێک هەیە پێوترێت تەخەتی ئەوە خەریکە وەکو چۆن بڵێ ئەبێتە دیاردە پەنجەمۆر ناخوێندرێتەوە ئەوە ئەو شتانە هەیە بەڵام خڕوقاتێک شانی ئەوە نیە نەمان بینیوە. زۆر سپاس کاگالی دەستخۆش. دیارە ئەوەی کە وەکوەیکە بینین هاوڵاتیان لە بەردەم بنکەکانی دەنگدانە نۆریان گرتووە و ئایانەوێت ئەمڕۆ بەشداری لە پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە بکەن کە پرۆسەکە لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بۆ یەکەم جارە بەڕێوە چووە وەکەوەی کە ئەیبینن لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە کامێرەی چاودێری لە ناو بنکەکانی دەنگدانە با بڵێن ڕەبت کراوە و لە ڕێگەی کامیراوە چاودێری چۆنێتی بەڕێوەچوونی هەڵبژاردنە کرێەوە دیارە ئەمێ ئاماژە بەوەش بکەم کە بڕیارە دوای داخستنی ناوەندەکانی دەنگدان لە کاتژمێر 6 ئێوارە قەرارە سەرجەم میمۆری ئەو کامیرانە بگوێزرێنەوە بۆ ناوەندی دەنگدان لە بەغاوە دیار ڕێژەی بەشداریکردنی شۆکۆی کە پێشتر ئاماژەم پێکرد تاکو ئێستا کە یە کاتژمێر 11 نیوی پێشنیوەڕۆیە نزیکەی لە 125ەوە دەمەوێت ئاماژە بۆش بکەم کە تاکو ئێستا وەکەوەی کە نوێنەرانی چاودێران و نوێنەرای لایەنە سیاسەکان ئاماژەی بووەکەن لە ناو ناوەندەکانی دەنگدانە خڕوقاتێکی ئۆتۆ نیە بەڵام لە دەرەوەی قوتابخانە و ناوەندەکانی دەنگدانە خێوەت هەڵدراوە بە تایبەتی هێزە دەسەڵاتدارەکان خێوەتیان هەڵداوە و داوا لە دەنگدەرانەکەن کە دەنگدەن بە کاندیدەکانیان.